ئارت فرۆش پلەتفۆرمێکی هونەریە کاریان برەودان و خزمەتکردنە بە هونەری شێوەکاری و بە بازارکردنی کاری هونەرمەندانی شێوەکارە لە ئێستادا کاری یەکێک لە هونەرمەندە شێوەکارە عێراقیەکان بۆ یەکەم جار لە شاری سلێمانی تابلۆکانی خەنە ڕوو ئەوی شێوەکار حەسەن عەبوودە. پرۆژەی ئارت فرۆش لە چوارچێوەی هەوڵەکانی بۆ کردنەوەی پێشانگای تایبەت بە شێوەکاران و دروستکردنی پردی پەیوەندی لە نێوان شێوەکارانی کورد و نەتەوەکانی دیکە و بە بازارکردنی کاری هونەری هونەرمەندان ژیاننامەی ڕووناکی بۆ شێوەکاری بەناوبانگی عێراقی حەسەن عەبوود کردەوە کە بۆ یەکەم جارە لە کوردستان کارەکانی خاتە ڕوو. من شێوەکار حەسەن عەبوود دانیشتووی هۆڵندام سەبارەت بەم پێشانگایە یەکەم ئەزمموی منە لە کوردستان و بە دیاریکراوی لە شاری سلێمانی دڵخۆشم بەم بانگێشنامەی دامەزراوەی ویم. پوختەیە مەزمونەم گفتوگوی نێوان ژن و پیا و پەیوەندی بە ژینگە و سروشتەوەیە. دەمەوێت لە ڕێگەی کارەکانمەوە پەیوەندی هاوبەشی ژینگە بە ژن و پیاوە بخەمەڕوو. وەک دەزانین کە ژن ڕەگەزێکی سەرەکی جوانی ژیانە. بۆیە دوای 40 ساڵ لە کارکردنی هونەری ئێستا ژن پێگەیشی گەورەی هەیە لای من و بۆتە سیمبولێک لە نێو کارەکانمدا. هیوادارم کارەکانم ببێتە جێگەی سەرنجی ئێوە و ئامادەبانی پێشانگاکە و سوپاسی هەموو ئەوانەش دەکەم کە هاوکار بوون لەکردنەوەی ئەم پێشانگایەم.